بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان، بابەتی ئەم جارەمان لە زنجیرە باسی جوانتردا بە ناونیشانی گرفتەکانی ژیان نامان ڕووخێنن دروستمان دەکەن. لەبەرەوەی زۆربەی خەڵک وا تێدەگا کە ناڕەحەتیەکانی ژیان ئینسان لەناو دەبەن و ئینسان بە چۆکا دێنن. بەڵام بە پێچەوانەوە ئێمە جوانتر ئەگەر لە ئاینەکەمان لە قورئانەکەمان تێبگەین، دەگەینە ئەو حەقیقەت و ڕاستیەی هەموو گرفت و ناڕەحەتیەکانی ژیان جارێکی کە بنیاتمان دەنێنەوە، دروستمان دەکەنەوە، بە پێچەوانەوە نامان ڕووخێنن. دەچینە خزمەت قورئانی پیرۆز، خوای پەروەردگار دەفەرمێ وَلَنَبْلُوَنَّكُمْ، دڵنیا بن بەڕاستی و بە حەقیقەت ئێمە تاقیتان دەکەینەوە. ئەمە وعد و بەڵێنی خوای پەروەردگارە بۆ هەموو بەندەکانی. خوا دەفەرمێت دڵنیا بن هیچ کەس لە مەیدانی ئەو تاقیکردنەوەیە ڕزگاری نابێ، هەمووتان تاقی دەکرێنەوە. ئیبتیلا واتە ئەلئیمتیحان، بەڵام ئایا ئیمتیحان بۆ شەڕ و بۆ ناڕەحەتیە؟ ئایا ئەو کەسەی شەهادەیەکی گەورەی وەرگرتووە و بە پشت سەری خۆیەوە هەڵی واسیوە و حرمەت و کەسایەتی خۆی بەهۆی ئەو شەهادەیەوە لەناو کۆمەڵگادا سەلماندووە، هەروەها ڕۆژانە نانێکی پوخت و خاوێن و حەڵاڵی دەست دەکەوێت و خزمەتی کۆمەڵگا دەکا، ئایا دەکرێ بڵێ من ئەو کاتی ئیمتیحانانە، ئەخە ئێستا بۆ نمونە قوتابیان لە کاتی ئیمتیحاندان، خوێندکاران لە کاتی تاقیکردنەوەدان، ئایا ئەو هەموو شەو نوخونی و ماندوو بوون و زەحمەتەی کە لە کاتی ئیمتیحانە چێشتومە تۆ بڵێ شەڕ بێ بۆم؟ هیچ کەسێکی سەرکەوتوو لە ژیانەوە ناڵێ، ئەڵێ ئێستا لەزەت لەو هەموو زەحمەتیانە وەردەگرم کە لە کاتی ئیمتیحانە هاتوۆتە ڕێگام. بە بێگومان ئێمەی موسڵمانیش، ئێمەی مرۆڤ بەگشتی ئەبێت لەزەت وەرگرین لە دوا ڕۆژی ئەو ناڕەحەتیانەی کە دێنە ڕێگامان. هیچ کەسێک نابێتە دکتۆرێکی سەرکەوتوو تا نەشتەرگەریەکی قرس نەچێتە بەردەستی. ئەها دکتۆری سەرکەوتوو لەکوێ دەردەکەوێت؟ ئەو هەموو کەسە شەهادەی دکتۆری هەیە، جەڕاحە، نەشتەرگەرە، بەڵام بۆ دڵن فڵان دکتۆر لە فڵان وڵاتە زۆر بەناوبانگە، چونکە قورسترین عەمەلیات چۆتە بەردەستی. بە سەرکەوتن لەو بارە قورسە ناو و ناوبانگ دەردەکا. قائیدێکی عەسکەری و فەرماندەیەکی سەربازی ئەگەر شەڕێکی سەخت نەیاتە ڕێگای، بە بێگومان بوونی خۆی ناسەلمێنێ. کام فەرماندەی سەربازیە لە شەڕێکی زۆر گەورەدا ناو و ناوبانگ دەردەکا. ئەینا زۆرن ئەوانەی پلەدارن لە یەک ڕوتبەدان، بەڵام ناویان وەکو یەک دیار نییە. محامیەک و پارێزەرێک لە قەزەیەکی زۆر قورسی ئاڵۆزدا سەر دەردەکا و قەزیەکە دەباتەوە. ئەمجا دەڵێن بەڕاستی فڵان کەس پارێزەرێکی سەرکەوتووە. ئەینا زۆر کەسیش هەیە لە دنیادا، بە هەزاران هەیە کولی قانونی تەواو کردووە، بۆ ئەوانە ناویان نییە. کەواتە هەموو ئەو قورسیانە سەرنجام چی دەگەن؟ ئینسانە بە قووەتەکان پێدەگەێنن، کۆمەڵە خەڵکی ناوازە لەناو ئەو ناڕەحەتیانەدا دەردەچن. ئێمە ئەهلی ئیمانیش تاقی دەکرێنەوە. پەروەردگار دەفەرمێ ئەحەسیبە الناس ئەن یوترەکوا ئەن یەقولوا ئامەنا وهم لا یفتەنون، ئایا خەڵکی هەر ئەوەندەی بڵێ ئیماندارین ئیتر تەواو نابێت تاقی بکرێتەوە؟ بە بێگومان دەبێت لە بۆتەی تاقیکردنەوە دەرچێ. تاقیکردنەوە سروشتی ژیانە، هیچ جامیعەیەک و زانکۆیەک لە جیهانە دەست ناکەوێت بەبێ تاقیکردنەوە خوێندکارەکانی شەهادەیان پێ بدرێ. تاقیکردنەوەکە ئامێرێکی دووسەرە بۆ ئەو کەسەی سەعی کردو و تێکۆشاوە و درێخی نەکردووە، شەهادەیەکی گەورە و سەرکەوتنێکی گەورە. ئەو کەسەش کەوا کەم تەرخەم بووە دەبێت گلەیی لە خۆی بکە، کتابێک کە هیچ ناخوێنێ، کاتێک کە خەڵک شەو نوخونی دەکا ئەو خەوتووە، کاتێک کە خەڵک دەسەری دەسەر کتێبە ئەو لەسەر فەیسبووکە، سەرنجامی چەند ڕۆژێکی تر ئەبێ کاڵک بە ئەژنۆی خۆی بشکێنێ، ناڕەحەتیەکان وەرگێتەوە. کەواتە تاقیکردنەوەکان بۆ ئینسانی بەڕێز سەرکەوتنە. دەبێ ئەو ڕاستیە بزانین، ئەم دنیایە ئێمە جوانتر لەم ژیانە تێبگەین. بەرنامەی جوانتری ئەم جارانەمان پێمان دەڵێت جوانتر لە دین و ژین تێبگە. ئێرە مادام دنیایە و بەهەژ نییە، بەڕێزان باوەڕتان بە هیچ کەسێک نییە کەم و کوڕێکی نەبێ. هیوا هەیە ماڵی دنیای زۆرە، بەڵام جەستەی نەخۆشە. هیوا هەیە ماڵی دنیای پارە و پوڵی زۆرە، جەستەشی ساغە، بەڵام هاوسەرەکەی باش نییە. لەولاوە کەم و کوڕێکی هەر بۆ دروست بووە. هەیە ماڵی دنیای هەیە، جەستەی ساغە، ژنی چاک، مێردی چاک، ئەم دوانە زۆر بەیەکەوە ڕێک بکەن، ئەولادێکی نەکبەت ژیانی لێتاڵ کردوون. هەیە ئەولادەکەشی ساڵحە، مشکلەیەکی گەورەی لەگەڵ خەڵکانی ترا بۆ دروست دەبێت، لە بەیدانی معامەلەیە گرفتی بۆ دروست دەبێت.
والحاصل کەسێک نییە لەم دنیاەدا کامل مواصفات مرتاح بێ بۆ دەبێ وابێ ئەگەر وانە بوویایە کەواتە ئێرە بەهەش دەبوو ئەبێ هەر یەکێک لە ئێمە ئاواتێکی بەدینە هاتوومان هەبێ بۆ ئەوەی پێمان بڵێ بەهەشتێک هەیە لەوێدا هەموو ئاواتەکانی ئینسان دیانەجێ ئەگەر دنیا هەموو شتەکانت هەبووە ئیتر بەهەش بۆچی بوو نەخێ دەبێت هیچ کەسێک نەبێ ئاواتێکی بەدینە هاتووی نەبێ و ڕۆژێک ئازارێک بە دڵ و جەرگی نەگەیشت بێ بۆ ئەوەی پەروەردگار پێت بڵێ ڕۆژێک دێ ئەی ئینسان چۆکدا مەدا هەموو ئاواتەکانت بە دڵنیاییەوە دیانەجێ نە ئەوەی بە چاو بیندراوە لەسەر زەویدا نە گوێ بیستویەتی نە بە خەتەرەی دڵی شتدا هاتووە لە خۆشی هەمووت بۆ ئامادەکراوە بەس خوا بە تەنها بناسە کردەوەی چاک کە بڕوات بە قیامەتە بێ کلیلەکانی بەهەش ئامادەیە کەواتە دنیاش زوو تێدەپەڕێت چۆک دامەدە لەبەر ناڕەحەتیەکانیدا بۆچی مرۆڤ تاقی دەکرێتەوە ئێستا لەوانەیە جەنابەت بیسەران و بینەران و پرسیاریان لا دروست بێ باشە بۆ نەدەکرا خوای گەورە بەو هەموو ڕەحمان و ڕەحیمی خۆی کە ئەوە تا لەو هەموو تەراویح و قورئان و فاتحادا هەدەڵێن ڕەحمان و ڕەحیم میهرەبانترینی میهرەبانان بە بەزەیترینی بە بەزەیان ئەو خوا بە بەزەیە بۆ تاقیمان دەکاتەوە بۆ ناڕەحەتیەکانمان توش دەکات بەڕێزان ئەی بۆ ژیان دەبا هەمووی خۆشی بوویایە نە نەخۆشی نەخەم نەخەفەت نەفرمێسک دنیا هەمیشە بەهار بوویایە نەدەبوو ئەمە پرسیارێکە لەوانەیە خەڵکانێک حەقی خۆشیەتی بیکات دەڵێن چۆن جەستەی ئینسان منداڵێک دێنن ئەم منداڵە بچووکانی کە هەمومان خوای گەورە شکر منداڵی پێبەخشیوین و خوا بەوانەشی بەخشێکەنیانە تەماشاکە ئەم منداڵە بە بەچکۆلە جوانە دەیبەنە بەردەستی دکتۆرێک ها کوتان هەموو ساڵانە یەک دوو جار دەگەڕێ ئەم مناڵە بە زەید پیادێتەوە کە ئەو دەرزی لێدەن و ئیتر چۆن دەست دەکا بە قاوەقیژ و دواتر دوو ڕۆژ تای لێدێ و شروعی بۆ وەرگرە و ساردیکەوە بە عەقڵی ئینسانێک لە ڕووی زاهیرەوە دڵی کوڕە وەڵڵاهی گوناحە ئەو مناڵەوا لێ بکەی ئەخبەش بۆ ئەم دەرزی لێدەی بۆ بیگرێنی ئەو پێ دەکەنێ خەندە دەکات تۆ دەرزێکی لێدەی و دەیگرێنی بۆ ئەم دەشە جوانەی عەیبی نە و دوو سێ ڕۆژ بەس تای لێیە ناتوانانی بیخەیتە بێشکەوە ناتوانانی بیکەیتە جوۆلانەوە دەبێت هەر شەو ڕۆژ ئەم دایکە بیێنێ و بیبە لە ڕووی زاهیرەوە ئەمە ستەمە لەو منداڵەوە نیە ئەڵێ دەبوو ئەوامان لێ نەکردایە عیبی نەبوو بۆ ئامان لێ کرد بەڵام نەخێر ئینسانی زانە ئینسانی عاقڵ و ژیری وەکو جەنابتان تێگەیشتوو لە دین و دنیا ئەڵێن نەوەڵڵا کاکە ئەم منداڵە بیکوتی زۆر زۆر باشە نەیکوتی غوت دەغەدرت لێ کردووە چونکە ئەم کوتانە چییە هەندێک میکرۆبی لاوازە بۆ نمونە دژی ئاوڵات دژی خروێکە دژی سیل دژی کۆمەڵێن نەخۆشی عینی ئەو نەخۆشیە بە میکرۆبێکی لاواز لە ڕێی دەرزێکەوەی کەی نەجەستەیەوە ئەم میکرۆبە زۆر لاوازە ئازارێک بە منداڵە دەگەیەنێ خۆی ناڕەحەتی دەکا بەڵام خۆی ئامادە دەکا ئەگەر میکرۆبە گەورەکە هات ئەم چۆک لە بەریادا نادا پشتی ناشکێنێ ئەوەیە چاودەیە ئەم ناڕەحەتیانش ئەم ئازارانەی ئێمەش ئەو کوتانەیە پەروەردگار دەمانکوتێ بۆ ئەوەی بەرامبەر بە ئازارە گەورەکان ڕۆژگارە کە ڕووی تێکەدین ناڕەحەتیەکان قبوڵی بکەین بۆیە قورئان دەفەرمێ وەلەنەبلوەنەکم بچی بشەیئین بایەکە بۆ تەقلیلە بە کەمێک سبحان الله قورئان چەند وردە بە کەمێک یعنی ئەوانەی تووشتان دەبێت ئەو کەمێکە عینی کوتانەکەیە ڤایرۆسە لاوازەکەیە دێخینە جەستەتانەوە میکرۆبە لاوازەکەیە دێخینە جەستەتانەوە بەچی یەکەم شت چ شتێک لە هەموو شتێک سامناکترە منە الخەوفی بە بەشێک لە ترس ژیانی تۆ هەمووی ئەمان نابێت بە بەشێک لە ترس تاقیتان دەکەینەوە جا هیچ شتێک وەکو حاڵەتی ترس نییە لە حاڵەتی ترسا چەندین کتێب و ڕۆمانمان خوێندوتەوە بە سەرهاتی واقعی دایک و باوک بۆ جگەرگۆشە لە هەموو کەس دڵسۆزترن سەدان جار خۆی بە قوربان دەکات بەڵام وەڵڵا جار هەبووە لە کاتی ترسا دایک و باوک ڕایان کردووە لە لادەکانی خۆمانە قەسفی تارێ بە عەسیەکان کە کراوە وەختێ باوک گەیشتۆتە شاق دایک ئاوەڕی داوەتەوە بەو خوای مناڵەکەمان لە بێشکایە بەجێهێشتووە کە تینی ڕوح بۆ ئینسان هات جگەرگۆشەی خۆ جاری وایە لەبیر دەچێت برا بەجێ دێڵێ باوک ئەولاد بەجێ دێڵێ بۆیە قورئان پێش هەموو شتێک ترسی بەکارهێناوە یەکەم تاقیکردنەوە ترسە بشەیئین بەچی من الخەوف بە بەشێک لە ترس جا ئەو ترسە جاری وایە چۆنە جاری وایە کەسێک دەڵێ وەڵی تووشی ترس بووم حەقوانێ خۆت ناڕەحەتی خوشکی بەڕێزی وایە سەد مەلاو شێخ دەکا بۆ نوشتە و دوعای دەستبڕین و دەچێتە لای ئەم دکتۆر و وەڵا هەر کارەبا بکوژێتەوانە شت دێتە بەرچاوم بەڕێزم ئەمە قورئان ئاماژەی بۆ کردو ئەو بەشێک لە ترسە بۆ ئەوەی ئینسانێکی بەهێز بی جاری وا دەرگایەک بە قووەت پێوە دەدرێت کامەی زۆر قارەمانە تۆزە ڕادەچێنە لە شوێنی خۆیان
گڵۆپێک لەم کاو شۆرتێک کا پتەقێ هەمومان لە شوێنی خۆمان لە مسوولکەیەکمان پێدادێ ئەمە شتێکی زۆر ئاساییە پەروەردگار ئەم تۆزە ترسەن نیشان دەدا بۆ ئەوەی بۆ ترسە گەورەکە ئامادەبی بۆ ئەوەی بۆ ترسە گەورەکە ئامادەبی قوتابیەک ئیمتیحانی نیوەی ساڵی یەک تۆز قورسە لەم قورسانە وردە وردە ڕای دێنن بۆی تەحملی ئیمتیحانەکەی سەری ساڵ بکە واللهی مناڵێک لە ئیبتیداییەوە ئیمتیحانی نەکردبێ یەکسەر ئیمتیحانی دوانزەی زانستی پێ بکەی مێشکی ئێتەقێ بەڵام وردە وردە ڕاتهێناوە جار بۆ جار ئێستا لە سیستمی ئەوروپی خوێندندا ئیمتیحانات لە سەرەتاییدا هەیە لە ڕۆژەدا هەیە وەی ئەم منداڵە بەرگری وەرگێ ترسەکانی بشکێن وردە وردە ترسی دەشکێنێ مەلەوانێک یەکەم جار کە دەیخەنە ئاوەوە کامەی زۆر مەلەوان بۆ لە دەستکی دایکیا مەلەوان نەبووە لە ئاو ترساوە بەڵام وردە وردە سامت دەشکێ بەرامبەری بۆیە خوا هەندێک ترسن نیشان دەدا بۆ ئەوەی ئینسانێکی بەهێز دەرچی هەندێک ترسن نیشان دەدا بەهۆیەوە ئینسان دەگەڕێتەوە بۆ لای خوا دکتۆر محەممەد ڕاتب نابلوسی دەفەرمێ کابرایەکی خەڵکی سووریا کابرایەک بوو خوا پێیدا بوو دەوڵەمەند بوو سەرەت و سامانی زۆری هەبوو ئەم پیاوە لە جاتی شکرانە بژێری خوا بیری کردبەوە لە چی وتی لە سووریادا دوو لە ڕووی جەنابتان و موسڵمانان و بیسەران و بینەرا هەر فاحیشەگەریە بکەم دەست لەگەڵ هەر ئافرەتێک تێکەڵا و کەم خەڵک دەمناسێ زۆر جار ئینسان غوربەت هەڵدەبژێرێ بۆ کاری فاحیشەگەری لە وڵاتی خۆیدا شەرم و حەیایەکی هەر هەیە ئەڵە فڵان کەس بمبینێ لە فڵان شوێنە حەیام دەچێت لەبەرەوەی کابرایەکی دەوڵەمەندم کابرایەکی ناسراوە ئەڵێ ئەو پیاوە دواتر بە ئیعترافی خۆی وتی پاسپۆرتی ئەمریکام وەرگرت و پاسپۆرتم وەرگرت و ڤیزای ئەمریکام وەرگرت و چوون بۆ ئەو ئەمریکایە بەس تەنها لە پێناوی یەک شتە گەیشتن بە بێڕەوشتی پەنابەخوا ئەو هەموو پارەم ئامادە کرد کە بە حسابی خۆم ئەوەی کەوا دڵم دەیخوازێ لە وڵاتی خۆما بۆم ناکرێ بچم لەوێ جێبەجێکەم لە وتێل یەکەم شەودا بەزیم و مچۆکەیەک بە پشتما هات ئازارێک لێدام زۆر بەشیدەت هەموم لەبیر چۆوە لە تاوی ئازار ڕام کرد بۆ لای دکتۆر و پشکنینی سەرەتایی وتیان کاکە دەبێت پسپۆڕی پشت بتبینێ ئەم ئازاری تۆ باسی دەکەی بەم شێوازە لە سەرەتایی خەستەخانەکانە چارەسەر ناکرێت ئەڵێ چۆن پسپۆڕێکی زۆر لێهاتوو بینیمی لە بواری پشت و فەقەراتە وتی وەڵڵاهی ئەبێ خۆت ڕاگربی ئەبێ عیلاجی تەواو وەرگری وەرەمێکی زۆر پیس لە نوخاعی شەوکیت هاتووە جۆری سەرەتانیە دوور نییە هەر چوار پەلەت فەلەچکە ئەڵێ بە بیستنی ئەوە هەموو خۆشیەکانی دنیام لەبیر چۆوە لەوێ هەندێک عیلاج جاندامی وتیان ئەم دەرمانانە بەکاربێنەوە وتم دەگەڕێمەوە بۆ سووریا وتیان ئارەزووی خۆتە ئەم دەرمانانە بۆمان نووسوی هەر ئەوەیە بەکاریبێنی لە هەموو دنیادا هەر ئەوەیە کابرا دەڵێ هاتمەوە بۆ سووریا ئەمریکان بەجێ هێشت فاحیشەی چی و ئافرەتی چی و لەزەتی چی ئێستا من دوای چەند ڕۆژێکی تر لەسەر عەرەبانەیەک دەبێت خەڵک خواردنم بەدەمەوەکە خزمەتکارێک لەشم بخورێ بۆم بخورێنێ ئێتر خوایە چۆن ئەم ژیانە هەتا دەمرم بەسەر بەرم هەموم لەبیر چۆوە ئەڵێ هاتمەوە بیرم کردەوە با تەسلیم بە دەرگای خوا بم ئەو کەسەی کە ڕۆژە ڕووم لە مزگەوت نەکرد بوو مزگەوت بە مزگەوت دەگەڕام نوێژێکی تێدا بکەم بە ئیمانی مزگەوتەکان دەموت توخوا لە جومعەکانە دوعای خێرم بۆ بکەن دواتر خوای گەورە ڕەحمی پێ کردم چەند پشکنینێکی ترم کردەوە وتیان ئەو وەرەمە بە ئاسانی بۆ خۆی هاتووەتە سەرەوە سەرەتانی نییە وەرەمی خەبیث نییە حەمیدە بە ئاسانی بۆ خۆی فڕێ درێتە دەرەوە وەکو موچێشێکی لێدەی و دەربێتە دەرەوە بە ئاسانی ڕزگارم بوو خوای گەورە ئەوەی نیشاندام لەوێ تووشی فاحیشە نەبم تووشی ئافرەتی خراپ نەبم سەمع و کەرامەتی دنیا و قیامەتم نەڕوە فێری مزگەوت بووم بە پیاوی مزگەوت و یەکێکە لە خواناسەکانی ئەم سەردەما بشەیء من الخەوف ئەو تۆزە ترسا ڕاددێنێ لەسەر ترسی گەورە ڕاددێنێ بۆ ئەوەی کەوا بگەڕێیتەوە خۆشەویستان لە خزمەت قورئاندا نیمە لە مانگی قورئاندا دەچینە خزمەت قورئان پەروەردگارمان باسی سەیدنا موسامان بۆ دەکا گەورەمان موسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ لە کۆشکی فیرعەوندایە لە کۆشکی فیرعەوندا ئێستا ئەوانی کە چوونە میسر ئەهرامەکانی میسر دەبینن ئێستا سەریان لە کاری خوا سوڕماوە چی دروست کراوە ئەبێ ئەو سەردەمە چۆن بوو بێ کۆشکی فیرعەون گەنجێکی وەکو حەزەتی موسا عمری لە دەوری 25 ساڵایە هەرچی خوا لەسەر زەوی دروستی کردبێت لەو زەمانەدا لەبەر دەستیایەتی یعنی ئێستا تۆ بیهێنە بەرچاوت گەنجێک لە ماڵی ئەم مەسئولانی ئەم سەردەمەدا کە لە چاو فیرعەونا هەر هیچی نەبووە ئایا لە هیچی کەمە جوانترین وڵاخی سواری ئەو سەردەمەکە هەبوو بێ خۆشترین خواردنی ڕازاوە بە کوڕی ماڵی فیرعەون ناو دەبرا هیچ هێزێک نەبوو بتوانێت دەست بخاتە سەر ڕێگای لە ناو ماوڵە بۆ خۆی کولفی کول خۆیەتی دێتە دەرەوە ڕۆژێ دێتە دەرەوە هیچ بەرنامەیەکی نییە ها جاری وای ئینسان تووشی حادیسەیەک دەبێ
هاتووەتە دەرەوە بە بازاڕا دەگەڕێت دەوری نیوەڕۆیە و بازار کشوماتە و گەرمایە و خەڵک چوونە ژوورەوە دوو کەس شەڕیانە یەکیان قیبتیە لە جەماعەتەکەی فیرعەونە ئاغا و زاڵەکانە ئەوەی تریان مەزلومەکانن بەنو ئیسرائیلەکانی قەومی موسان ئینسان هەرچی کە گەیشتەتین عەتفت بۆ قەومی خۆت دەجوڵێ هاواری کردوتی موسا فریام کەەوە ئەو پیاوە بەزلەو بە لێدان کوشتمی حەزەتی موسا نەبووە شەڕ هاتۆتە دەرەوە نە هیچ کێشەی لەگەڵ کەس هەیە نە هیچ گرفتێکی هەیە دێ و تەماشا دەکا کاکە بۆ وا دەکەی ئەویش لەو دەستۆ حەقت چێ بەسەرەوە موسا ڕقیاڵ دەستی یەک بۆکسی لێدا بۆکسێکی لێ نایە بە ئینسان بە بۆکسێک نامرێ بەڵام سبحان الله فقضى عليه خوای گەورە بۆی کرد بە دەردی مردن و بەسەر دڵی کەوت وەڵا کابرا بەلا داهات و جەڵدە لێدا و مرد حەزەتی موسا زۆر پەشیمان بوو خوای وەڵڵاهی من نەمدەویست بیکوژم جاری وای ئینسان چوە بۆ ڕاوت فەنگێکی تەقاندۆ لەو لاوبەر زەلامێک کەوتەوە خوای من بۆ چی هاتم و تووشی چی بووم ناڕەحەتیەکانی ژیان دێنە بەرچاوت لەم خۆشیەدا لەم بێترسیەدا موسا زەلامێکی بەدەست کوژرا بەڵام تەوبەی کرد وتی خوایە تەوبە بێ بەخوا کارێکی ناڕەوام کرد ئینسان گەشتێکی لە دەست قەوما بێ ملکەز بێ بە یاسا بڵێ شانازی بە گوناهەکەیەوە نەکا ڕۆژی دووەمیان دەترسا کابرا ڕۆیشت و کەس نەیزانی ئەم زەلامە چێ کوشتوویەتی ڕۆژی دواتر و ڕۆژی دواتریان چەند ڕۆژێکی پێچوو دیارە موسا هاتەوە بازار گوێی هەڵخستۆ بزان باسی کابرای سەربازی فیرعەونی کەس ناڵێک چێ کوشتوویەتی باسی من ناکرێ سەیری کرد کابرای نەکبەت دیسان شەڕێتی لەگەڵ کابرایەکەدا وتی کاکە وەرە فریام کەوە وتی وەڵڵی تۆ هەر جێ چەڵبازی جا خزمەکەت ئەگەر جارێک لەسەرت کردەوە مەیکە بە دوو جار ئەگەر قەومەکەت خزمەکەت ئامۆزاکەت براکەت دەم ڕۆیەخەی فڵان کەسی گرت و شەڕی پێفرۆشت ئەمڕۆ لەسەرت کردەوە بەیانی دووبارەی کردەوە بزانە براکەت فیتنەیە دیسان لەسەری مەکەوە ئەم جارە ئامۆژگاری بکە بڵێ ڕۆڵە براکەم ئامۆزاکەم قەومەکەم وەڵڵی تۆ فیتنەی ئەوە دوێنێ لەگەڵ فڵان کەسە ئەی ئەمڕۆ بۆ هیچ کە شەڕت لەسەر ناکەم موسا ئامۆژگاری کە وتی تۆ پیاوێکی جێچەڵبازی حەت دوێنێ و پێرە شەڕێکی کرد لێی نزیک بۆ لێکیان کاتەوە دیسان لەسەری بکاتەوە کابرای زاڵمی لێ دوور خاتەوە چونکە موسا بە حکمی ئەوی لە ماڵی فیرعەون بوو هەیبەت و سامێکی هەبوو مەسئولێکی دەستگاکانی پاراستن و زانیاری بوو کەس نەیدەتوانێت لی تخنی بکەوێت لێی نزیک بۆەوە پەلاماری کابرا دەوزلەیەکی لێدا دیسان دووری خاتەوە کابرا وەی زانی بۆ ئەو دەچێت جا دەڵێ ئینسانی نالەبار خۆی لەسەر بە کوژ دەی دەڵێ بە دەردی خوا مرد کە لە موسان لێی نزیک بووە وتی دەتەوێت وەکو دوێنە کابرات کوژ منیش بکوژی وەڵا شتەکەی ئاشکرا کرد من لەسەر تۆ تووشی فیتنەی بووم ئەمڕۆ ئەو ڕاپۆرتی لێدا وتی ئەتەوێت وەکو دوێنە کابرات کوژ بم کوژی قورئان ئەمەی هەموو لە سوورەتی ئەلقەسەسا بە درێژی تۆمار کردووە موسا ئاشکرا بوو فرعونیش هەل لە مناڵیەوە خەتەرەیەک لە دڵیا هەیە ئەم کوڕەی دۆزرایەوە لە ناو کۆشکەکەمە ئاوهێنای ئەمە ئەو منداڵە نەبێت کە هەموو ئەستێرە ناسان دەڵێن تەخت و بەختت بەهۆی ئەوە لەبەین دەچێت ئێستا ئەم مناڵە ئەوەتانەیە لە ئێستاوە لە سەر بەنو ئیسرائیلەکانی کردوێتەوە کە من چەند ساڵە لە ناویان دەبم فرعون بە دەربار و ماستاوچیەکان و کاوێشکارەکانی دەوری خۆی گوت چی لێ بکەین گوتیان بیکوژە قوربان هەر کوشتین لە هەموو شتێ باشترە دایمە ئەوانەی من هەمیشە پێم نەوتون ڕاوێشکارەوانە کاوێشکارن چونکە هەر قسەی سەرۆکەی دەڵێتەوە کاوێژیان دەکردن و دەربار و ماستاوچیەکان وتیان خۆبان کوشتنی لە هەموو شتێک باشترە چونکە ئەوانە قەت ڕێگەی چاک نیشانی سەرکردە و سەرۆکەکان نادەن هەر بەس نیشانی کوشتنیان نیشان دەدەن دۆستێکی حەزەتی موسا لەناو ئەو دەستەیەدا هەبوو ئەها ئینسان دۆست لە هەموو شوێنەکە هەبێ باشە مەرحەبایی هەموو کەست بێ باشە مەڵە فڵان کەس مادام نایەتە مزگەوت مەرحەبایی دروست نییە والله لەوانەیە لە ڕۆژێکە سوود بە ئاهلی مزگەوت بگەیەنێ ئەو دۆستە موسای خۆش دەویست لەو سەری شارەوە بە پەلە هات وتی ئەی موسا پیلانێکی زۆر توند لێ کراوە بە شوێن تا دەگەڕێن گرتن و کوشتنە دیەکە لەبەرەوە ئەم شارە بەجێ بێڵەوە هەڵێ ڕوو لە چۆڵەوانیکە ڕوو لە وڵاتێکە کە سەر زەوی فراوانە فخرج منها خائفا يترقب وەیە ترسیش عیب نییە ها قورئان دەفەرمێ موسا ترسا بەعزە ترسێک زۆر ئاساییە کەسێ بڵێ چۆن ئیمانداری دەترسی موسا دەبێتە پێغەمبەرێکی ئولو العەزم پیاوێکی هەڵکەوتووە خائفا بە ترسەوە يترقب بە هەموو لایەکە دەیڕوانی هەموو دنیا لێبوو بە سەربازی فیرعەونی تا بەجێهێشت دوێنێ لەناو کۆشکی فیرعەونا بوو ئەمڕۆ لە بیابانە بەتەنهایە دوێنە فەرمانی دەکرد ئەمڕۆ چاوەڕێی شوانێکە ڕێگای نیشاندا دوێنێ لە کۆشکە هیچ مشکیلەیەکی لەسەر زەویدا نەبوو ئێستا چاوەڕێی کەسێکە پاروێ نانی بداتێ لەو سەڵتەنەتەوە هاتۆتە ئەم زوعفە بە هەموو عەقڵی ئێمە ئەگەر سەیری ئەم ڕووداوەکەین موسا لێ قەوماوە یان نا لێ قەوما ژیانی لێ تێکچوو بەڵام نە بەڵام گرفتەکانی ژیان موسا ناڕوخێنن بە پێچەوانەوە ئەمجا سەرەتای بەختیاری دەست پێ دەکات
لە کۆشکی فیرعەون ڕزگاری بوو لە دەستی ئەو زاڵمە چوە باوەشی پیاوێک کە شوعەیب پێغەمبەری خوایە ئەم دوو ماڵە چەندیان فەرقە لە ماڵی خوێن ڕێژێکەوە خوای گەورە ڕزگاری کرد بۆ ماڵی پێغەمبەرێکی بەڕێزی وەکو شوعەیب ئەگەر ژنی بێنایە دەبوو ئافرەتێکی دەربارەکان و ماستاوچەکانی دەوری فیرعەونی بێنایە خوا لەوانە ڕزگاری کرد بۆ ئافرەتێکی کاسبی حەڵاڵخۆر کە بەدەستی خوان ژیان بەدەست بێنن چوو بە ئافرەتێکی حەڵاڵ شاد بوو دوێنێ نانی حرام لە کۆشکی فیرعەونا دەخورا ئەمڕۆ گۆچانی شوانی و مەردایەتی دەستداوەتێ ئەبێ پیاوی مرد بی حیفە گەنجێک بی سەعادە لە خەوت هەستی موسا تۆ بۆ ئەوە نەکراوی ئەم نانەت شەورە بەلاشە بخۆی و هەر بخەوی و بنووی هەستە شوانی بکە هەستە ئاژەڵ بلەوە ڕێنە هەستە تۆ دواتر دەبی بە شوانی گەلێکی چەوساوە وەرە 10 ساڵ شوانی مەڕووماڵات بکە بۆی فێری شوانی میلەت بی وەرە فێری شەر مەسەلەکانی ژیان بەخوا ئەمانەی هەموو لەم ئەمانەی ئێمە بە ظاهیر ببینین بە جوانمان دەزانین هەمووی لە ئەسڵا ناشرین بوون خوا بەرنامەیەکی دانا موسای ڕزگار کرد هێنایە بەری ئەمبەر بۆ قارەمانێتی و پیاوەتی و مەردایەتی دواتر کردی بە خاوەنی ژن بە مەڕووماڵات بە دەوڵەمەندی کە گەڕایەوە خوا کردی بە پێغەمبەر دواتر بوو بە ڕزگارکردی مرۆڤایەتی ئەوەتان ئەو هەموو قورئانەی ئێمە ئەو قورئانە پیرۆزە هەر هەمووی باسی حەزەتی موسا پێغەمبەرە سەلامی خوا لەسەر بێ هەر ئازادی خوازێک هەر شۆڕژگێڕێک هەر قارەمانێک هەر ڕابەری میلەتێکی چەوساوە هەبێ ئەبێ موسا پێغەمبەر کاتە خودۆ و چاوساغی خۆی دەی ئەگەر موسا ئەم کارە ساتەی لێ بەسەر نەهاتە توخوای چ دەبوو ئەبوو بەلاتێکی بەردەرواری فیرعەون و بەخوا هەر دەمر ئاخری بەڵام بە زەلیلی دەمر بەڵام بە چاوشۆڕی دەمر بەڵام بە ئینسانێکی نامەرد دەمر بەڵام خوا ئەم کارە ساتەدا دەخوڵقێنێ بۆ ئەوەی تۆ پێ بگەێنێ هەر یەکێکیش لە ئێمە خۆشەویستانم جاری وایە تووشی ناڕەحەت لە ماڵەوە ڕۆیشتووی دەدرێ هیچ کێشەیەکن نەبووە تووشی گرفتێک دەبی بە مەرجێک کە لە ماڵەوە چوویتە دەرەوە تو خوا دڵت خاوێن بێ نێتی ئەوە نەبێت لە زەلامێک دەی نێتی ئەوە نەبێت تەکەبور بەسەر خەڵکا لێ دەی نێتی ئەوە نەبێت دەستی خەڵک ببڕی نێتی ئەوە نەبێت شەڕە بە خەڵک بفرۆشی بڵێ خوایە گیان بڕۆمە دەرەوە ساغ و سەلامەت بڕۆم ساغ و سەلامەت بێمەوە زوڵم لە خەڵک نەکەم خەڵک زوڵمم لێ نەکە بەم نێتەوە بڕۆ دڵنیابە هەرچی بێتە ڕێگەت خوا بە خێری دەگێڕێ دڵنیابە چونکە دەستی خۆتی تیانە بووە خوای گەورە بە خێری دەگێڕێ هەر یەکەش بە شتێک دەترسێ لە کۆتایی ئەم بابەتەدا دەڵێن بەڕێزان هەر کەسێک بە شتێک دەترسێ خوای گەورەش بەو شتە تاقی دەکاتەوە ئێستا کابرایەک ئەگە ملیۆنەر بێ بە ملیۆن دۆلاری هەبێ بە ملیارد دۆلاری هەبێ خوا ئەوەی کە کوڕەکەی سیارەکەی تا دەرەوە برد و دەعمەکەی لە شتێکدا بای 5 وەرەقە 10 وەرەقە دۆلار زەرەری پێگەوە دڵی دەلەرزێ کورن نەوەڵڵا هەر بە خەیاڵیشی دانایە 10 سارێ پسووتێ 100 تری هەیە خوا بەمە تاقی ناکات ئەزانی ئەو بەچی تاقی دەکاتەوە بە ترسێک بەچی ئازار بەدڵی دەگا ئەو کابرایی کەوا هەموو سەروەتەکەی بڕوە کێشەی نەچونکە ئەوەندەی تری هەیە خوا بە ماڵ تاقی ناکاتەوە بە جەستە تاقی دەکاتەوە ترسەکە لە کوێوە بۆی دێ لە دڵەوە بۆی دێ جاری وایە کابرا یەک قەمەرە شڕەی داشقەی هەیە ئێرانی پێوان داشقاوانی زۆر شڕە چونکە دڵی زۆر لێ ترسێ فەقیرە لە تاسەیەک دەدا لایەکی لێ دەبێتەوە کابرای دەوڵەمەند تاقی دەکاتەوە تایب تەقێ ناتەقێ کەسی کابرای فەقیر کە داشقەکەی پێ بە حیاتی ئازاری دڵ و ماسوولکەی دڵی پێ ناگا خوا بەوە تاقی ناکاتەوە دەوڵەمەندەکەش سارەکە بێ وەری جێڕێ وەرناگەڕێ بەڵام لەولاوە دڵی ئازاری هەیە لەولاوە سنگی تون دەبێت لەولاوە شەکرەی فڕی لەولاوە چەوری بەرز بۆەوە هەرچی شتێک کە تۆ هاتە زۆرت لێ ناترسی خوا بەوە تاقی ناکاتەوە هەیە خوای گەورە بە کشت و کاڵەکەی تاقی دەکاتەوە مەزرعەیەکی بچکۆلێ هەیە بە هەموو دنیا ئەوە بۆ ئەو سوبحان الله ئافال لەوە دەدا بەڵام لە جەستەی نادا هەیە بە مەڕووماڵاتەکەی هەیە تەلەبەیە و بە دەرەجەکەی خۆی ئامادە کردو ئەڵێ بە دڵنیاییەوە لەوانێ 100 بێنم کە دێتەوە سێکە 80 هێناوە چەند تەلەبە لە 12ی زانستی و وێژەیدا خۆی ئامادە کردووە طبعام وەریگرێ وەڵا کەسەی دەکەی فەقیر لە مەعهەد وەرگیراوە کورێ بابە من چۆن ینی نەجەستەی نەخۆشە نەماڵی هیچی لێ هاتووە نەتووشی کشت و کاڵ بووە بەڵام ترسەکەی ئەو لەکوێ دەست پێ دەکات لە دەرەجەکەیدا لەبەرەوە دڵنیا بە خوای گەورە بەو شتانە تاقید دەکاتەوە کە زۆر لیان دەترسی دەبێت تووشیش ببی هەر وەکو کوتانی مناڵەکە کە عەرزم کردن بە ظاهیر ئەو هەموو ئازار و تاو ناڕەحەتی توش دەبێ بۆ ئەوەی ئینسانێک بێ بەرگەی میکرۆبە گەورەکان بگرێ ئەم بابەتە پێویستی بە ڕوونکردنەوەی زیاترە و ژیانە ئەمە باسی ژیانی ئینسانە کە دێتە ڕێگای هەمومان بەویستی خوای گەورە ئەگە خوای گەورە فرسەتمامدا لە دەرسی داهاتوودا بەویستی خوای پەروەردگار شەرحی ئاەتەکە لە سوڕەتی ئەلبەقەرەدا تەواو دەکەین وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه